ئەمڕۆ ترامپ دێتەوە سەردەسەڵات. بەرنامە و پلانەکانی بۆ دەست بەکاربوونەوەی وەکو سەرۆکی ئەمریکا چی؟ بڕیارە ئەمڕۆ کاتژمێر 12 نیوەڕۆ بە کاتی ئەمریکا و 8 ئێوارش بە کاتی کوردستان دۆناڵد ترامپ سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا سوێندی دەست بەکاربوونی وەکو 47مین سەرۆک کۆماری ئەمریکا بخوات و ببێتەوە بە سەرۆکی ئەو وڵاتە. هەر ڕۆژی ڕابردوو لە نێوان لایەنگران و جەماوەرەکەیدا ترامپ وتی چاوەڕوانی ئەمریکایەکی نوێ بکەن، گۆڕانکاری لە هەموو شتێکدا دەکەم، سەردەمێکی نوێ چاوەڕوانی ئەمریکایە. هەرچی سەبارەت بە ناوخۆی ئەمریکایە، ترامپ تاوەکو ئێستاش بانگەشەی ئەوە دەکات کە بەڵێنەکانی خۆی جێبەجێ دەکات. دۆناڵد ترامپ بەنیازە زنجیرەیەک فەرمان دەربکات و بخرێنە بواری جێبەجێکردنەوە. ئەم فەرمانانە بریتین لە دەستگیرکردنی زیاتری کۆچبەرانی نایاسایی، دەستپێکردنەوەی دروستکردنی دیواری سنوورەکان و هەڵوەشانەوەی بەرنامەکانی نیشتەجێبوونی کاتی لە ئەمریکا. هەروەها ترامپ هەوڵ دەدات کۆتایی بە ڕەگەزنامەی ئۆتۆماتیکی بۆ ئەو کەسانە بهێنێت کە دایک و باوکیان بە شێوەی نایاسایی لە ئەمریکا نیشتەجێن. لە بۆری وزەدا ترامپ بەنیازە ڕێساکانی ئیدارەی بایدن هەڵوەشێنێتەوە و جارێکی دیکە لە ڕێککەوتنی پاریس بکشێتەوە. هەروەها بەنیازە باج لەسەر کاڵا هاوردەکان زیاد بکات بۆ بەرزکردنەوەی ئاستی بەرهەمهێنانی ناوخۆ. یەکێک لەو بابەتانەی ترامپ بە ڕاشکاوانە قسەی لەسەر کردبوو مافی جێندەرە کە بەنیازە کۆتایی بە پاراستنی چاودێری تەندروستی و مافا ڕەگەزگۆڕەکان پێنێت و ڕێگری بکات لە بەشداریکردنی وەرزشوانانی ڕەگەزگۆڕا و لە وەرزشی ئافرەتان. بە مەبەستی بەرەنگاربوونەوەی بازرگانی ماددە هۆشبەرەکان، ترامپ دەیەوێت گروپەکانی قاچاقچێتی وەک ڕێکخراوی تیرۆریستی بیانی بناسێنێت. لە لایەکی تریشەوە دەوام لە ماڵەوە هەڵدەوەشێنێت و فەرمانبەرانی فیدراڵی دەهێنێتەوە بۆ فەرمانگەکان. جێ لەمانە ترامپ باس لەوە دەکات کە ئابووری ئەمریکا بە شێوەیەکی باشتر بنیاد دەنێتەوە و ئەو وڵاتە لە قەیرانە نێوخۆیەکان ڕزگار دەکات. بەڵام جیاواز لە ناوخۆی ئەمریکا، هەڵوێستەکانی ترامپ سەبارەت بە سیاسەتی نێودەوڵەتی و جیهانی مشتومڕی زۆری لای خەڵک دروست کردووە. پلانەکانی لە ئاستی دەرەوەدا بریتین لە دەستپێکردنەوەی زیاترین گوشار بۆ سەر کۆماری ئیسلامی ئێران کە لە ماوەی خولی پێشووی سەرۆک کۆماریەکەیدا زۆرترین گەمانۆی خست بۆ سەر ڕژێمی ئێران. ئەمجارەش دەیەوێت دوای هاتنەوەی سەردەسەڵات وەکو یەکەم کار گوشاری زیاتر بخاتەوە سەر ئێران. کۆتایی هێنان بە شەڕی ئۆکرانیا و رووسیا بابەتێکی دیکەی دەست بەکاربوونەوەی ترامپە. سەرچاو نزیکەکان لە ترامپ باس لەوە دەکەن کە لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا ترامپ لیژنەیەکی تایبەتی پێکێناوە بۆ ئەوەی گفتوگۆکان لەگەڵ پوتینی سەرۆکی رووسیا بە شێوەیەکی کەسی و داخرا و دوور لە چاوی میدیاکان دەست پێ بکەن. لە بۆری سەربازیشەوە ترامپ بەنیازە لەگەڵ ناتۆ گفتوگۆی چڕ بکات، ئەمەش بۆ پەرەپێدان بە هاوکاریەکانی ئەمریکا و ناتۆ. هەروەها بەرهەمهێنانی سیستەمێکی بەهێزی بەرگری دژە موشک. هەرچۆنێک بێت ئەم ئێوارەیە ترامپ دەبێتەوە بە سەرۆک کۆماری ئەمریکا و بەشێکی زۆر لە بەرنامەکانی کابینەی بایدن هەڵدەوەشێنێتەوە کە ئەمەش بەمانەی گۆڕانکاری تەواوە لە ناوخۆ و دەرەوەی ئەمریکادا. هەر لە ئێستاشەوە وڵاتان خەریکی خۆ ئامادەکردن بۆ ئەوەی بتوانن بە شێوەیەکی باش لەگەڵ ترامپ گفتوگۆ بکەن و هاتنەوەشی نەبێتە هۆی زیان بۆیان.